ساوڕێیان هێژای وەدارم باش و تەندروست و سەلامەت بن. ئەوڕۆ درم زۆر خۆشە لەبەرەوەی بۆ ئێوارەی هەواڵەکی زۆر خۆشم پێگەیشت. دوێنێ بەیانی سەعاتدا لە فڕۆکەخانەی دۆسڵدۆرف لە ئەڵمانیا چەند کوردێک ڕێباز عەمەلانیان گرتووە و سووک و ڕیشوایان کردیە. ئیتر هەر ئەوەندەی پێکرایە بە پەلەپەر هەر بێ ڕێباز، یعنی ئەوە ژیانە خۆشە پێشچوی مار و مندارداوە سووک و ڕیشواتکەن، ئەوە من خۆم دەکوژم. یعنی تخواوە ئەوەندەی دێ نییە بدە سەڵاتێکی هاتە ئەوها دوو کورد لێت قید بنەوە نییە ڕیشوای دنیا قیامەتت بکەن. تر ئەوە هەر لە بۆ تو نییە، ینی لە بۆ هەموو مەسوولەکانی ئێستا ئاگامان لێ بەشەشی زۆریان ناتوچووی ئەوروپای شاقی دەکەن. باش دەزانی ئاگامان لە ورد و درشتانە، بەڵام هەر هەنداتایەکتان دەکەوتە بەرێ هەر ئەوەندەی دەرێم. ئێستا فێربوونە لەبەرەوەی ناوەڕاستی ئەوروپا و بەریتانیان لەگەڵ ئەسکەندەنافیان لێ بوویتە زەق نەبووت، ناوێرن بەی سرعات بێن بگەڕێن ڕوو دەکەنە شەرقی ئەوروپای. بەڵام دەگەی نێوێندەریش چێوە دەچن لە بۆ هەموو مەسوولەکانیش، ینی گەورە و گچکەتان لە سەرۆکتانەوەتە دەرگاوانتان، ئەگەر خۆتان بەو کەڵەگایە دەزانن کە لە کوردستان لەسەر خەڵک دەخوڕن، وەرن بە ئاشکا لە ئەوروپا پیاسە چ بکەن، وەرن بە ئاشکا کۆڕە چ بکەن، سمینارە چ بکەن. ئەمەش دێ نێوێندەر دوو قسەتان لەگەر دەکەم بە شێوازێکی دیموکراسی داوای سیلفی گرتنتان لەگەر دەکەین، بەڵام سیلفی گرتنێک هەتا ژیانتان هەیە و چی ملپانی لە بیرتان نەچی. ئیتر ئەمە هەواڵە زۆر خۆش بوو لەبەرەوەی هەمان بەزم بەو ڕێبازە ملپانەی کرایە کە بە نەوزات هادی کرا، بەڵام بەداخەوە تەسویر نەکرایە کاوە جێی داخە. بەڵام دڵنیابن لە هەواڵەکە، سەرچاوی هەواڵەکە ئەو کەسانێک کە کارەکەیان کردی ئێمە دەیانناسی خەڵکی باشن و هەواڵەکە جێی سیقەیە. بەڵام ئەوەی کە زێی دڵخۆشیە، یعنی هەر بە پەلەپەر هەراتیە بە پێشچوی مار و منداڵەکەی ڕەزی دنیا و قیامەتیان کردی، نایە لە بۆ هەموو مەسوولە دز و گەندەڵەکان. یعنی تخوا گیان ئەوەندەی دێنی ئەوە نەوێری بەی سرعات پیاسە چ بکەی بە پێش مار و مندار هەزار قسەت پێ برێن، یعنی هەتا کەنجی واز لەو گەندەڵی دزی فەسادی ناین. یعنی تخواوە ژیانە نەوێری بەی سرعات لە ئەوروپای بسوڕێەوە چییە لەبەرەوەی دوو کورد لێت قید نەبنەوە چار قسەت پێ برێن ڕیسوات بکەن. کورە سندان لەو دەسەڵاتەیدا، سندان لەو پارەیدا. من زیاتر کاتتان ناگرم، بەڵام ئەوە جێی دڵخۆشی بوو هەرویستمەوەش بزانن کە دەردەکی پێکرایە ڕێبازە ملپان، ڕێباز عەمەلان قەت لە بیری ناستەوە.